درۆنەکان گەیشتنە ناودڵی نەوتی هەرێم و بۆ یەکەم جاریش تیوار نهێنی پشت هێرشە درۆنیەکان ئاشکرا دەکات. ئەمریکا بیر لەوە دەکاتەوە سیستەمی بەرگری بۆ کێڵگە و بیرە نەوتیەکانی هەرێم دابنێت. بەرە بەیانی ئەمڕۆژ جارێکی تر هێرشە درۆنیەکان بۆ سەر کێڵگە نەوتیەکانی هەرێم دەستیان پێکردەوە. کاتژمێر حوتی بەرەبەیان سێ کێڵگەی نەوتی هەرێم بە سێ درۆنی بۆم ڕێژکراو لە سنووری تاوکێ و پێشابووری زاخۆ کرانە ئامانج. کێڵگەی نەوتی تاوکێ دووەم و گەورەترین کێڵگەی نەوتی هەرێمە و نزیکەی 100,000 بەرمیل بەرهەمی ڕۆژانەیەتی. هەر بۆیە بەم پێیە بێت درۆنەکان گەیشتنە ناو دڵی کێڵگە نەوتیەکان. لە ماوەی هەفتەیەکدا نزیکەی 10 هێرشی درۆنی کراوەتە سەر کێڵگە نەوتیەکانی هەرێم. دوێنێژ لە سەرسەنگ و پێشتریش لە خەبات و پاڵاوگەی کار بە درۆن هێرش کراوە. درۆنەکان بۆم ڕێژکراون و زانیاریەکان بەو جۆران کە گروپە میلیشیا شیعەکان و هێرشانە ئەنجام دەدەن. بەپێی زانیاریەکانی تیوار کە لە چەند سەرچاوەیەکی باڵای ئاگادارەوە دەستکەوتون، هێرشەکان پەیامی هەڕەشەی گروپە شیعەکان و ئێرانە بۆ حکوومەتی هەرێم، چونکە زانیاریان هەیە کە هەرێم بەنیازە تاکلایەنانە لە ڕێگەی تورکیاوە دەست بە هەناردەی نەوتی هەرێم بکاتەوە. سەرچاوەکە دەڵێت حکوومەتی هەرێم بژاردەی ئەوەی لە بەردەستدایە کە تاکلایەنانە دەست بە هەناردەی نەوت بکاتەوە و گفتوگۆشی لەسەر چارەسەرە یاساییەکانی کردووە و لەگەڵ تورکیاش قسەی کردووە. هەر بۆیە هاوکاتی دانوستانەکانی نەوت لە نێوان هەرێم و بەغدا هەڕەشەی هێرشە درۆنیەکان زیاتر بوون و دەیانەوێت هەر چۆنێک بێت هەرێم ناچار بکەن نەوتەکەی ڕادەستی بەغدا بکات.